الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين إيمان داران وخواناساني بريس لو تاری چەند جمعەیەکی پێشووتردا لەگەڵ جەنابتاندا لە بابەتێکی گەورە و گرنگدا چەند قسەیەکمان کرد لەسەر مەسەلەی خۆشەویستی و هاوسەرگیری کە ئاوەدانی ئەم دنیایە بەم ڕێگا جوانە و بەم زەواجە حەڵاڵە بەم هاوسەرگیریە قەدر و حورمەتدارە ئاوەدانە درێژەدان بە نەسلی مرۆڤایەتی و لەدایکبوونی نەوەی نوێیەکی شەرعی کە ئاشکرایە دایک و باوکی کێیە بەرهەمی ئەم هاوسەرگیریە حەڵاڵە شەرعیەیە ئەمڕۆژ دەچینەوە سەر ئەو بابەتە کە یەک دوو جومعە بوو لێیدا بڕابووین لە بەشی پێنجەمیدا دەڵێن وەبیللاهی التەوفیق خوای پەروەردگار وەکو خەڵاتی خۆی بەسەرمانەوە لە قورئانەکەیدا یادمان دەخاتەوە ئەی ئینسان بیری عەزەمەت و دەسەڵاتی پەروەردگار بکەوە کە لە نەفسی خۆتە هەر وەکو خۆت ئینسانێکی دروست کردووە لە جسم و هاوشێوەی تۆدا هاوسەرگیری لەگەڵا دەکەی والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بنين وحفدة ورزقكم من الطيبات لسورة النحل آيات 72 خواده فرمی پەروەردگار ذاتی الله سبحانه وتعالى ئەو خوایە کە هەر وەکو خۆتان لە شێوەی خۆتان لە نەفسی خۆتان هاوسەری بۆ دروست کردوون من ئەنفوسیکم ئەگەر دیقەت بدەی خوا دەفەرمێ هاوسەرەکەت ئەی پیا و ژنەکەت هەر وەک تۆ ئینسانە هەر وەک تۆیە کەواتە حسابی ئەوەی بۆ بکە تۆ چی شتێکی مادیت پێویستە هاوسەرەکەشت پێویستێتی تۆ چۆن حەزت لە خواردنێکی خۆشە ژنەکەشت بە هەمان شێوە پێویستێتی تۆ چۆن لایەنی سۆز و دەرونیت پێویستە و دڵنەواییت پێویستە ژنەکەشت پێویستێتی تۆ چۆن شعورت بریندار دەبێ و عاتیفەت دەشێوێ هاوسەرەکەی ژیانیشت هەر وەک تۆیە من ئەنفوسیکم زۆر پیاو هەیە حەق بە خۆی دەدا هەموو مافەکان بۆ خۆی داوا بکە بەڵام هەمان ماف بە هاوسەرەکەی ڕەوا نابینێ کەواتە قورئان پێمان دەڵێ ئەی پیاوی بەڕێز و ئەهلی مزگەوت و دیندار سەیری خۆت بکە بۆ خۆت پێت خۆشە ژنەکەت لەگەڵدا چۆن بێت چۆن بجوڵێتەوە تۆ پێش ئەوە ڕەفتارت با لەگەڵ ئەوە ئاوا بێ حەزت بە چه قسە و هەڵس و کەوتێک نییە کە هاوسەرەکەت بەرامبەرت بیکە ئەویش وەک تۆ گۆشت و خوێن و سۆز و هەستی هەیە دە تۆش قسەیەک مەکە کە هەست و عاتیفە و سۆزی ئەوی پێ بریندار بێ جا قورئان دەفەرمێ پاشان لە بەرهەمی ئەم زەواجەدا ئەم هاوسەرگیریەدا ئەم ساڵان بەیەکەوە ژیانەدا خوای پەروەردگار مناڵتان پێدەبەخشێ دارێکە و دێتە بەرهەم و خوا ڕەحم دەکا ئەولاد دەکەوێتە نێوانتانەوە ئەم ئاەتە دیسان لێرەدا پێمان دەڵێ زۆر کەس هەیە لە دوای بوونی منداڵ بۆ نمونە خوشکانی بەڕێزمان کە منداڵێک دوو منداڵی بوو ئیتر هەست دەکەی مەیلی جارانی بەلای مێردەکەیەوە نامێنێ ڕاستە حەقیەتی لە ڕووی مەشغوڵ بوونەوە لە ڕووی ئەرک و مافێکی زۆرتری دەکەوێتە سەرشان بەڵام قورئان دەفەرمێ نابێ مناڵەکان ببێتە هۆکاری ساردبوونەوەی نێوانی ژن و مێردەکان بە پێچەوانەوە ئەبێ زیاتر ئەمجا دڵیان بە یەک خۆش بێ زیاتر لێبوردە بن بەرامبەر یەکتر کە خوا ڕەحمی کردووە داری هاوسەرگیری و هاتە بەرهەم جا قورئان هەر باسی مناڵەکانی خۆن ناکە و حەفەدە هەروەها نەوەی نەوەکانیشتان ها جاری وایە کابرا کوڕەکەی ژنی هێناوە یەک دوو مناڵی بووە کچەکەی شووی کردو و دوو سێ مناڵی هەیە ئەمجا بڵێ ئێمە بووینە پیرێژن و پیرەمێرد قورئان دەفەرمێ نانا ئەمجا جارش کە خۆشەویستی نێوانتان زیادکەنەوە دارەکە لە خەیشی کەشی لێبووەتەوە مەڵە تازە ئێمە و خۆشەویستی نەخێر ئەوە ئێستا دارەکە نوێ بۆ سپاس بۆ خوا کە ئەلحەمدولله ئەوە تا کچەکەشت مناڵی بوو ئەوە تا کوڕەکەشت مناڵی بوو دەی جارش کە خۆشەویستی نێوانتان ئەی پیا و ژنەکان نوێکەنەوە ورزقكم من الطيبات خڵاتی خوایە بەسەرتانەوە کە ژنت هەبوو کە ژن پیاوت هەبوو مێردت کردبوو کە خوا ڕەحمی کرد منداڵت هەبوو کە خوا ڕەحمی پێ کردی خوا دەروی لێ کردیەوە کچەکەت بە حرمەتەوە شووی کرد و منداڵی بوو کە خوا ڕەحمی پێ کردی کوڕەکەت شایانی ئەوە بوو خوازبێنی کچی خەڵکی بۆ بکەی و ئەویش هاوسەرگیری کرد و خوا نەوەی پێبەخشی لە هەموو ئەمانەدا بڵێ خوایە لێت بە زیاد بێ
ئەمجا لەگەڵ ئەوەشا کە خوا پاروێک نانی دایتێ و بەسەر سفرەیەکی ڕازاوە دانیشتی لە خوا غافڵ مەبە هەمووی بەهی خوا بزانە بۆ زەید و عەمری مەژێڕەوە مەڵە فڵان کەس نەبێ دەمرین لە برسانە بڵێ یا ئەڵڵا هەمووی هی تۆیە ئەو کاتە بیر بکەوە تۆ چەند بەختەوەری چەند کەس هەیە ژنی نییە و تۆ هەتا چەند کەس هەیە منداڵی نییە و تۆ هەتا چەند کەس هەیە نەوەکانی منداڵیان نابێ و ناڕەحەتن تۆ هەتا چەند کەس هەیە سفرەی بەتاڵە و تۆ سفرەت ڕازاوەیە بڵێ خوایە لێت بە زیاد بێ هەموو جا شکرانەی خواب کە با خوا بۆت زیادکە زیاتر نرخی یەکتر بزانن ئەی ژن و مێردەکان لەو تەمەنەدا کە دەچنە پیریەوە ئەم بابەتی ئەمڕۆمان لەژێر تیشکی ئەم ئاەتەدا باسی ئەوەمان بۆ دەکا خۆشەویستانم خۆشەویستی و دڵداری و سۆز و ئەوین هەر شەر نییە لە نێوان گەنجەکاندا بێ ئێمە هەموو جومعەکانی ڕابردوو باسی کوڕ و کچە لاوە تازەکانمان کرد بەڵام زەرورە باسی ئەوەش بکەین ئەی ئەوانەی کە دەبنە دایک و باوک ئەی ئەوانەی کە دەبنە خەسوو خەزور ئەی ئەوانەی کەوان نەوەکانیشیان مناڵیان دەبێ ئەمان تەواو بوون لە خۆشەویستیدا نەخێر دەبێت جارێش کە سەر لە نوێ دەست پێ بکەنەوانێ و خۆشەویستی نێوانیان جار بەجار نوێ بکەنەوە خوا لە قورئانە لە باسی صفات عیباد الرحمانە ئەو بەندانەی کە ڕاستەقینە بەندەی خوان کۆمەڵە صفات باز دەکات لە سوورەتی الفورقان لە ئاەتی 74 دەفەرمێ والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما دەست بەرز دەکەنەوە پیاوی ئیماندار و ژنی ئیماندار دەڵێ خوایە ڕەحمم پێ بکەی هاوسەرێک و منداڵێکم پێ ببەخشی هەب تۆ پێم ببەخشە نەڵی بە ئازایەتی خۆم ئەم قورئانە پێمان دەڵێ ئەی ئینسان لاواز نەبی شەیتان بەخەڵەتێنێ بڵێ بەخوا باش بوو بۆ خۆم کچێک بڵێ بەخوا خۆم دەمزانی چ کوڕێکم هەڵبژاردووە کوڕێک بڵێ خۆم ژیر و عاقڵ بووم چاک بیرم کردەوە زانیم چ کچێک بێنم نەڵێ وەڵا ئەم منداڵە خۆم چاک پەروەردەم کردووە خۆم دەزانم پەروەردەیکەم فڵان کەس نەیزانیوە تەربیەتی منداڵەکانی بدا نە هەب خوایە تۆ دەیبەخشی خوایە ئەوە بەخشندەی تۆیە و بە گەورەی خۆت بەم بەندە لاوازەی خۆت ببەخشە هاوسەرێک و منداڵێک کە چاوم پێ ڕۆشن بێتەوە کە بە چاو پێکەوتنی دڵم ئاسوودە بێ کە بە هاتنەوە ماڵی دڵم خەمگین نەبێ کە چوومەوە ماڵە خەفەت باران نەبم خوایە تۆ پێم ببەخشە والله ژنی وا هەیە دڵی فریشتەیە چی بکەم مێردەکەی خراپە پیاوی وا هەیە چەند بەڕێزە و ژنەکەی خراپە باوک و دایکی وا هەیە چەند بە ئەدەب و بە حورمەتن ئیتر کە مناڵ خراپ بوو ئەزیزەکەم تو دەسەڵاتێکی تۆ نامێنێ لۆمەی خەڵک مەکە مەڵێ ئەوە مناڵەکەی من باشم پەروەردە کردووە فڵان کەس نەیزانی بڵێ خوای هی تۆیە و خوای ڕەحم بەویش بکە ئەوە فەزڵی تۆیە بەی خوای بزانە جاکەواتە ئەگەر هەموو دنیات هەبێ هاوسەرەکەت منداڵەکەت چاود ڕۆشن نەکاتەوە بەخوا ڕۆشن نابێتەوە چاوی ئینسان دەکرێتەوە دڵی مرتاح دەبێ بۆ ژن و پیاو هەردووکیان هاوسەری بەرامبەریان و منداڵەکانیان بەرهەمی دڵیان ئەگەر ڕێک و پێک بوون بەخوا چاود ڕوون دەبێتەوە بەخوا لە پیریدا گەنج دەبیتەوە بەخوا لە نەخۆشیدا ساغ دەبیتەوە بەخوا لە مەرا قادڵ گوشاد دەبیتەوە بڵێ خوایە تۆ پێم ببەخشە ئەگە هەشت بوو نەڵێ هی خۆمە نەڵێ خۆم چاکم زانی بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ ئەمە فەزڵی تۆیە بەسەرمەوە بڵێ خوای بکە بە پێشاو بۆ چاکەکاران قورئان پێمان دەفەرمێ ئومەتی ئیسلام کلک مەبە هەمیشە لە دواوە مەبە داهێنەر بە هەم دڵن مسلمانان دواکەوتون بە پێچەوانەوە وەڵڵا قورئانەکەی ئێمە دەفەرمێ حەق وایە مسلمانان ئیمان بن مسلمانان متقین چییە متقی کاکە هەر نوێژ و ڕۆژوو نا بۆ هەموو جوانیەک بۆ هەموو چاکیەک بۆ هەموو پاچیەک بۆ هەموو داهێنانێک بۆ هەموو جوانکاریەک ئەبێت تۆی ئەهلی ئیمان لە پێشەوە بی لە ناو دائیرەیەکەی مەڵە جا بۆ هەر من کوڕە با من لە پێشەوە بەم کارە جوانە هەستم و با خەڵک چاوم لێ بکات جا بۆ من چاو لە خەڵکەم بەو جا دەیێت لەو سەیرانگایەدای جا باشە بۆ من چاو لە خەڵکەم بۆ من علاقەیەک نەهێن و پیسی خەڵک کۆکەمەوە با چوار موسڵمانێکیش چاو لە من کا با من داهێنەر بم بڵێ مەڵێ هەر بۆ من جا کاکە خۆم کوردستانە هەری من نییە خۆ هەر من بەرپرز نیم ناوەڵڵا بڵێ با لە پێشەوە من دەست پێ بکەم با من قودوە بم با من بۆ کاری چاک خەڵک چاوم لێ بکە نەک هەمیشە هەر بەدواوە بم بزانم داخۆی خەڵک وا دەکایان نا با کارە جوانەکان بیر بکەمەوە من داهێنەر بم و ئیمان بم مسڵمانی بەڕێز دەبێت تۆ دایمە ئیمان بی نەک مەئموم دایمە داهێنەر بی نەک چاولێکەرێکی کوێرانە پیغمبری خوا صلی الله علیه وسلم لە مسند امام احمد فرمودەکە هاتۆ صحیحە دەفەرمێ من سعادة ابن آدم ثلاثة سێشت هەیە ئەگە خوا بە هەر کەسێکی بەخشێ خۆشبەختە خۆشبەختی ئینسان بە سێشتەوەیە المرأة الصالحة هاوسەری خواناس و پاک و چاک مەرئەت مەبەست هەر ئەوە نییە ژن بێ یعنی ژنێک پیاوی چاکی هەبێ نەخێر بۆ پیاوی ژن ژنیش بۆ پیاوەکەی ئەگەر خوا ڕەحمی کرد هاوسەرەکەت صالحە بوو
خواناس داوێن پاک دەست پاک زمان پاک بە ئەدەب بە حرمەت بە ڕێز عاقڵ ژیر ئەوە سالیحەیە والمەسکەن الصالح خوا ڕەحمت پێ بکا کرێکی خەڵک نەبی و لە خانوویەکی پوخت و خاوێنە دانیشی ژوورەکانی مناڵەکان ژووری میوانت ژووری دانیشتنی خۆت و خێزانت ئەوەندە ڕێک و پێک بوو کە تیا ئاسوودە بووی والمەرکەب الصالح ئەداتی سواری بە پێی زەمەنی زوو ئەسپ و ماین هەبووە ئێستا ئۆتۆمبیل هەیە سارەیەکی مۆدیل بەرزی پاک و خاوێنی چاک کە بە ئیسراحەت سەفەری پێ دەکەی و تیا مرتاحی و لە بەڵا بە دووری سێشتیش من شقاوەتی ئیبنی ئادەم ثەلاثەتون سێشتیش بەدبەختیە بۆ مرۆڤ بەڕاستی ژیانت لێتاڵ دەکا المەرئەة السوء هاوسەری خراپ ژیانت لێتاڵ دەکا والمەسکەن السوء خانووی خراپ خانوویەک دڵۆپە بکات لە زستانە لە هاوینە کەلن و کەلەبەری تیا بێ ژوورەکانی و ئەوەندە پێویست نەبێت کە پێداویستی ژیانی تۆ دابینکە خانوویەکی خراپ بێ دراوسەکانی خراپ بن گەڕەکەکەی خراپ بێ قوڕ و چڵپاو بێ ئەتە نەما لەندە سەڵاتی ئینسان نین بەڵام بە هەر حاڵ دڵن ناڕەحەت دەکەن والمەرکەب السوء ئەداتی سواری وڵاخی سواری سارەی سواریەکەت ئۆتۆمبیلەکەت ئەوەندە خراپ بێ مستەلەحێکی ئێرانیان هەیە لە داشقە بێ داشقەیەک بێ هەر سەفەرێ بکەین نیوەی دڵت بێتە دەرەوە تا دەگەیەوە ماڵێت تۆ بڵێ فیت پەمپەکەی نەسووتێ تۆ بڵێ تایەکەی نەتەخێت تۆ بڵێ چەمەنلەغەکەی لێ نەبێتەوە ئەوەش سەرەتانە زۆر کەسێ سیارەی نەبێ بە پێبڕوا زۆر مرتاحترە هەمیشە ژیانت ناڕەحەتە بەدەست سیارەکەتەوە هەر وەختێک ئەم حەدیسەش وردبوونەوەیەکی تری هەیە یعنی ئەی ئینسان ئەگەر ویستت ژن بێنی تخوا لە پێشەوە دووشت دابینکە با خانووت هەبێ و سیارەت هەبێ قورئان نافەرمێ هەر یەکسان فەرموودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نافەرمێ یەکسەر ژنت هەبێ وەڵی لەگەڵ ژنا دووشتی باس کردووە سیارەی باس کردووە ماڵیشی باس کردووە زۆر ژن و پیاوە ڕێک و پێکن هێندە کرێچێتیان بینی لێک بوون بە دوژمن زۆر ژن و پیاوە ڕێک و پێک بوون ژنەکەش وەکو دراوسەکەی حەزی لێیە سیارێکی باشیان هەبێ و کابرا هەر لە نەقلیاتەوە سەر دەکەوێت هەدەمە بۆڵە دروست دەبێت ناڕەحەتی دروست دەبێت ئەم سیانە ئەگە خوا ڕەحمەتمان پێ بکە و پێمان بەخشێ خوا بە هەموو لایەکی بەخشێ بەڕاستی خەڵاتی خوان و ژیان بەختەوەر دەکەن عەرزی جەنابتانم کرد کە خۆشەویستی هەر ئەوە نییە لە نێوان کوڕکچەکانی زانکۆ و پەیمانگادا بێ خۆشەویستی پێویستە لە ناو دڵی ئەم پیاوە بەڕێزانەدا بێ کە ئێستا باوکو دایکن کە ئێستا خەسوو خەزورن کە ئێستا دایە گەورە و باوە گەورە و باپیر و نەنکن دەبێت خۆشەویستیش لە ناو دڵی ئەوانە بێ ئەوە تا پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم تەمەنی لە سەر و 40 ساڵەوەیە تەمەنی لە سەر و 40 ساڵەوەیە بزانە لەگەڵ خاتو خەدیجەیە چۆن هەڵسو کەوت دەکا بزانە چۆن لە دوای مردنیشی وەفادارە 10 ساڵ زیاترە خاتو خەدیجە وەفاتی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لەسەر گۆڕەکەیدا دەنیشێ لە فەتحی مەکەدا ئەوەندە دەگریا سەحابەکان هەموو دەگریان چ پیاوێک هەیە دوای 10 ساڵ لە مردنی هاوسەرەکەی وا بزانە یەکەم ڕۆژی هاوسەرگیریەتی لەگەڵیدا چ خۆشەویستیەک بووە کاتێ زاواکەی کافرە و بەدیل دەگیرێ زەینەبەی کچی ملیوانکەکەی خاتو خەدیجەی دایکی کە یەکەم جار لە شوکردنا پێی بەخشیەوە کردوێتی بە دیاری دەینێرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا ئەم ملیوانکەیە لە جیاتی مێردە کافرەکەم کە لەلایەن موسڵمانانەوە گیراوە لە بەدرا لە جیاتی ئەمە ئازادی کەن ئەمەمان هەیە لە ماڵی دنیادا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چاوی بەو ملیوانکەیە دەکەوێت ئەمە هینی خاتو خەدیجەیە هۆن فیلمێسک بە چاوی دێتە خوارەوە ئەمجا دەفەرمێ ئەگەر کەسێک منی خۆش دەوێت خوا با ملیوانکەکەی خەدیجە نەفەوتێ و نەبێتە ماڵێکی ئەوە وەکو دەستکەوت توخوا بیبەخشنەوە بە کچەکەم لەبەر خاتی خەدیجە سەحابەکانیش بێدڵی ناکەن و ئەبولعاسی مێرد زاوای ئازاد دەکرێت بەڵێ تەماشاکە چ کەسێک یەکەم جار کە وێنەی هاوسەری ببینێەوە بزانێ یەکەم ڕۆژی هاوسەرگیریەتی دوای 40-50 ساڵ ئەم خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمان دەڵێ کاتێکەوە لەگەڵ هاوسەرەکانیدا چەند ساڵ بەیەکەوە بوون کە دەیبینی یەکێکیان عاجزە ئافرەتە و ئەویش ناڕەحەتی ژیانی هەیە دەستی دەخستە سەر شانی دەیفەرموو تۆ هاوسەرمی لە دنیا و لە قیامەتدا یعنی ئینشاءڵڵە تۆ بە ئیمانەوە دەمری تۆ ئەهلی بەهەشتی قەت تەلاق نادەم و لێت جیا نابمەوە لە بەهەشتیشا لەگەڵتان ئاوا هاوسەرگیری دەکرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای زەمانێکی زۆر تەمەنی 50 ساڵ زیاتر بوو یعنی خۆشەویستی شەر نییە بۆ گەنجێک 20 ساڵەکان بێ بۆ 25 ساڵەکان بێ لە 50 بەرەو ژوور بوو کە دەیبینی میوەیەک دەخورا پارچە گۆشتێک خێزانی بەدەستیەوە بوو هەر خێزانێکی بێ دەفەرمێت لێی وەردەگرت و دەیفەرموو تۆ ئەم شوێنت خواردووە دەگەڕا قەپی دەگرت لە شوێنی میوەکە لە شوێنی گۆشتەکە و دەیدستەوە دەیخوارد خاتو عایشە دەفەرمێت چەند جار لە بێنوێژیدا بووم ئاوم دەخواردەوە دەیفەرموو نیوەی بێڵەوە دەگەڕا بە دەمی شوێنی جامەکەدا بزانێت لێوم بەرکوێی کەوتووە لەو شوێنە ئاوەکەی من بەرماوەکەم بخواتەوە ئەمە هەموو ڕۆژانە خۆشەویستی زیاد دەکاتەوە خۆ پێغەمبەر لەو کاتە من تەمەنی 20 ساڵ نەبوو ئەزیزەکەم تەمەنی لە سەر و 50 ساڵ و نزیکی 60ەکان و کۆتایی تەمەنیدا بوو
ئەژنۆی مبارەکی دادەنا ئێستا ئێمە بجاری وایە کابرایەک ئەگە بێت و قاپی سارەکە بۆ ژنەکەی بکاتەوە و ژنەکەی سەرکەوە بۆی پێوەداتەوە ڕەمە من و تۆ لەمەی بکەین فڵان کەس کاکەوەی نانێ ژن چۆن دەبێ ئاوای بۆ بکەیت بەڵام ئەگە سەیری پێغەمبەر کە صلی الله علیه وسلم تەمەنی 50 ساڵ زیاترە یەکێ لە ژنەکانی باوکی هاوسەرەکەی خەزوورەی دوژمنیشیەتی قەستەسەری کوشتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێستا جاری وایە ژن و پیاوێک لەسەرەوە کێشانە ماڵی خەزووری کابرایانەوە باڵی باوکت منیان خۆش ناوێ پێغەمبەر نەکرد خۆشیان نەدەویست ماڵی ئەو خەزووری بەڵکو بە کوشتنیشی خۆشحاڵ بوون بەڵام ژنەکەی دەیزانی پێ سەسەم چی پیاوێکی بەڕێزە پێغەمبەری خوای بە هەموو بدە ماڵەکەی نەدەگۆڕێەوە بۆیە کاتێک کە خاتو سەفیە باڵای کورتە دەیەوێت سواری وشترێک بێ سواری وڵاخێک بێ سواری ئەسپێک بێ و سەفەر بکە سەیری کرد هەرچەند خۆی هەڵدەدا قاچی ناگاتە سەر ئەو ڕیشمەی ئەو شوێنەی کە ڕێشمەی کە وڵاخەکە پیا سەر دەکەوی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو وڵاخەکەی بەرنە لای بەردێکەوە فڵان کەس یارمەتی بدا یان فەرمی وەرە دەست لەسەر شانم نەخێر ئەژنۆی مبارەکی دانا ئەو ئەژنۆی بە قاچی بە جوبریلی ئەمینەوە دراوە ئەو ئەژنۆ پیرۆزەی خۆی دانا فەرمووی سەفیە وەرە قاچ بخە سەر ئەژنۆم و خستێ سەر پشتی وڵاخەکە یعنی ئەمڕۆ ئەمانە هەموو لە سلوبی نوێدا چەند جوانە تۆ قاپی بۆ سیارەکەت بۆ خێزانەکەت بکەیتەوە قاپیەکەی بۆ پێوەدەی پێش ئەو دابەزی و پێشوازی لێ بکەیت ئەمانە بۆ بەتەمەنەکان وەڵا لە گەنجەکان جوانترن ئەبێ ئەو خۆشەویستیە جارشکە لە نێوانی هاوسەرە بەتەمەنەکاندا لەسەر دەستوری پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو بکرێتەوە خۆشەویستی خوا لە باوەشی هاوسەریدا وەحی قورئانی بۆ هات خاتو خەدیجە دوا وەحی خوایشت وەک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەفاتی کرد هەر لە باوەشی هاوسەریدا بوو یەکەم هاوسەری ناوی خەدیجە بوو پێمان دەڵێ ئیسلام خەدیجە لە خوددەجەوە هاتووە ئەوەی کە منداڵ تازە لەدایک دەبێت ئەم ئیسلامە کۆرپەیەکی تازەیە آخر جاریش بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بپرسە بۆ پێغەمبەر لە بناو هەموو خێزانەکانیدا لە باوەشی عایشەدا ڕۆحی دەرچوو چونکە عایشە یعنی ژیان ئێستا پیاوی و مسلمانی وایە منداڵەکەی دەناو دەنێ عایشە دەڵێ بە ناوی خاتو عایشەوە بەخۆ دەستت خۆش بێ بەڵام من پێت دەڵێم ئەگەر ناوی بنێی ژیانیش هەر جوانترە ژیانی کوردیش هەر نمانەی خاتو عایشەی عەرەبیە دەتوانی ناوەکە کوردی بێ و هەر ناوی خێزانەکانی پێغەمبەر بێ ناوی خاتو عایشە بە کوردی خۆمان یعنی ژیان واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ئیسلامەی بە ژیان سپارد ئەم ئیسلامە قەد نامرێ وەحی خوای یەکەم لە باوەشی ئافرەتە کۆتا ئاەتەکانیش وەفاتی پێغەمبەر هەر لە باوەشی خێزانەکەیدا کام سەرۆکەی جیهان هەیە لە باوەشی خێزانەکەی ئاسەری لەسەر سنگی بێ و لەناو سەر مەمکی بێ ڕۆحی دەرچێت ئەوە پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم 63 ساڵ تەمەنێتی و بەم خۆشەویستیش لەگەڵ خێزانیدا تەعامل دەکات مەولەوی شاعیر ئەگەر کەسێک مەولەوی شعرەکانی شارەزانە بێ زانایان دەڵێن ڕەنبێ لە حەقیقەت و کڕۆکی ئیسلام تێنەگەیشت بێ ئەو پیاوە بەڕێزە ئەوەندە عشقی خێزانی بوو کاتێک کە دەچێتە خوازبێنی عەمبەر خاتوون خێزانەکەی ناوی عەمبەر خاتوون بووە ئەچێ بۆ بینینی بۆ ماڵی خەزوورەی چاویان بەیەکەوێ مەولەوی جلێکی شڕی لەبەرا دەبێ مێزەر و کوڵاوی بەسەرەوە دەبێت کەوا سەڵتەی کوردانەی لەبەرا دەبێت عادەتەن ئەو جلانەی ئینسان تۆز دەبێت پیر دەرەخا بەتایبەتی لە دەشتەوە هاتۆ تەپ و تۆز لێ نیشتووە دەڵێ ئادەی ئاوێک دۆیەکمان بۆ بێنن کە عەمبەر خاتوون بۆی دەبان دەڵێ فەرموو خاڵۆ تر نازانێ ئەم بۆ خوازبێنی هاتووە مەولەوی هەر لەوێدا ئەو شعرەی بۆ دەڵێ ئەڵێ خاڵۆ خاڵۆتەن کەم واچە خاڵۆ خاڵۆ دەم وەبان خاڵانت ماڵۆ شەرد بۆ من بەدا خاڵۆ خاڵۆی تۆ وێم کەرۆوە کوڕ 14 ساڵینەوە دەڵێ ئەوە خاڵۆ خاڵۆی چیتە کوڕەجارشکە نەڵێ کچە نەڵێ خاڵۆ ئەم خاڵە دەمی بماڵێ بەناو خاڵەکەی ڕوومەتتدا ئەم ڕۆژێ بە حەڵاڵی ماچت کەم ئەو خاڵی سەر ڕوومەتت لە داخی تو ئەم جارە بڕۆمەوە خۆم کەمەوە بە کوڕی 14 ساڵە جارشکە پێم نەڵێ خاڵۆ ئەمە سەرەتای بینینی بۆ ئاوا عاشقی ئەو کچە بووە بەڵام بزانە دوای تەمەنێکی پیری لە 70 بەرەو ژوورە تەمەنی مەولەوی ڕەحمەتی خوای لێ بێ نزیکی 80 ساڵەکە ژنەکەی دەمرێ ئەو ڕۆژەی عەمبەر خاتوون بە خاک دەسپێرن ئەڵێ قازان قەتاران قوڵینگان حەوایی حەیفەن باڵاکەت شەوە تەنیایی دەڵێ مەنجەڵی ئاو ڕیز بوون بۆ مردوشتن و قوڵنگەکان هەها ئەم شعرە کوردیانە ئەزیزەکان هەموو جاڵەم کورد لە هەموو میلەتێ دەوڵەمەندترە داخی گرانم دوژمنی خۆیەتی و قەدری خۆی نازانێ قاز و قوڵنگتان بینیوە لە بەهاران و پاییزانە دێن و دەڕۆن باسی قاز و قوڵنگ نییە شیعرەکە ئەڵێ قازان ئەو مەنجەڵە ئاوانەی کە بۆ مردوشتنەکە لەوا دەرسەرندراون وا قوڵنگەکان پاچەکان بەرزکراونەوەوە و قەبرەکە هەڵدەقەنن خۆزگە عەمبەر خاتوون ئەم شەو بە تەنیا لە قەبرا نەبوویایە خۆزگەم دەخواست ئێستا لەگەڵ تۆ بمردمایە سەیری ئەم خۆشەویستێ لەبەر چاوی ئەو هەموو پیاوە بەڕێزانی وەکو جەنابتان زاتێکی وەکو مەولەوی ئەو ئەدیبە ئەو نووسەرا ئەو ئەهلی عیرفان و سۆفی و تەسەووفە چۆن خۆشەویستی خۆی بەم دێڕە جوانە بۆ خێزانی دەردەبڕێ
لە کتێبی منم بەرگی دووەم کە ئەمیر ڕەزا ئارمیون نووسیوێتی و مامۆستا جەبارتەنیا کردوێتی بە کوردی بابەتێکی جوانم خوێندەوە من ئەم سەردەمەیە ئەڵە پیرەمێردێکی دەست لەرزۆک چاوی بە عینەکی زڕەبینی شەوباشی نەدەبینی لەناو پاسێکا بوو لەناو پاسەکەدا زەنگی موبایلەکەی لێیدا جەرەسی بۆ هات و هەرچەند ئاوا لە چاوی نزیک کردەوە ناوەکەی بۆ نەخوێندرایەوە دای بە کوڕێکی گەنجی وەکو ئەو کوڕە گەنجە بەڕێزانە وتی تخوا کاکە بزانە ئەو ناوەت چییە ئەڵە کە سەیری کرد کابرا سەری سوورما نووسراوە هەموو شتێکم ئەڵێ وەڵاوکی نووسراوە هەموو شتێکم کوتی ئادە بمدەیە خێرا تەلەفۆنەکەی هەڵگرت و بە چەند وشەی جوان بە قوربان بە ساقە فەرم و ئەڵە زانیەوە کوڕە گەنجیە کە دڵی پێشوازی لە دڵدارەکەی دەکا ئەڵە دوای داوتمەوە چییە بووتیەوە هاوسەرەکەم بوو ناوەکەم وا خەزم کردووە ناوەکەیم نەنووسیوە نووسیومە هەموو شتێکم ژنەکەم هەموو شتێکمە لە دنیادا سەیری ئەم ئەدەبە جوانە نەک داشی فڵان کەس و نەک فابازی فڵان کەس نەخێر هەموو شتێکم ئەڵە بەڕاستی دەستخۆشیم لێ کرد پیاوێکی دەست لەرزۆک بە چاوێکی نابیناوە ئاوا هێشتا ناوی خێزانەکەی تۆ مارکاو بڵێ هەموو شتێکم یان چەند جوانە ژنێک ئاوا ناوی پیاوەکەی لە موبایلەکە خەزنکە وەکو دڵەکەم وەکو خۆشەویستەکەم وەکو سوورەکەم وەکو هەموو شتەکەم بەم ناوانەوە ئەمانە هەر بە بینیان ئینسان جارشکە خۆشەویستی نێوان ئەم دوو هاوسەرە نوێ دەبێتەوە هو الذي خلقكم من نفس واحدة وجعل منها زوجها ليسكن إليها قرآن دەفەرمێ لە نفسی خۆتان ئافرەتانم بۆ دروستکردوون لەگەڵیان دەحەوێنەوە بەڵێ سوکنا وەکو مامۆستا عەلی پشدەری لە تەفسیرەکەیدا دەڵێت سوکنا بەمەعنە حەوانەوە و دڵخۆشی ئینسان لە هەر شوێنێکی دنیا بێ وەڵڵاهی ناحەوێتەوە هەر میوانی لە خۆشترین وتێلی 5 ئەستێرەی دابەزی لە باڵی باشترین هاوڕێ و دۆستت بی جوانترین خزمەت بکرێ لە هەر شوێنێک و سەیرانگایەکی ئەم جیهانەدا بێ بەو خوایە ناحەوێەوە و ئارام نابی و دڵخۆش نابی حەتا نەیتەوە ماڵەکەی خۆتەوە ئەمانەشتی کاتین خۆشیە حەساسیەکەی وە لە لای هاوسەرەکەی خۆت بینە ماڵەکەی خۆتابی ئەڵێن لە زمانی عوسمانیەکاندا دەسەڵاتدارێک مامۆستایەکی پایەبەر زۆک و ڕۆژنامەنووسێک چوو مقابلەیەکی بکە کە چۆ ژوورەوە سەیری کرد لە پەنجەرەکەەوە لەسەر کورسێک دانیشتۆ و دەڕوانێ بەسەر حەوشەی مەحکەمە و وەزارەتەکەدا کەبرەی مامۆستا و ڕۆژنامەنووس جارێ قسەی نەکرد وتی با لە هەستی نەدەم ماوەیەکی زۆر ڕاوەستا ئەڵە ئەمجا لە کتوپڕەکە پاشاکە دەسەڵاتدارەکە وەزیرەکە هەستی پێکرد ئاوڕی دایەوەتی دەمێکە لێرەی وتی قوربان چاک چوو بیتە ناخی خەیاڵێکەوە نەویست لێت تێکدەم ئەڵە سەیری کرد فرمێسک بە چاوی کابرا دەهاتە خوارەوە وتی خێرە ئینشاءڵڵا جەنابەت خۆڵەی خەمێکت هەیە مامۆستا وتی ناوەڵڵا وەرە لەم پەنجەرەوە من دەمێکە دیقەت دەدەم ئەو ژن و پیاوە بە تەمەنن کوڕێکیان گیراوە لەبەر ئەو پاسەوانە دەپاڕێنەوە بچێن مواجەیەکی بکەن دیارە دەڵێن ناوڵ کاتی مواجە نەهاتوو هێشتا زووە ناهێڵە بچنە ژوورەوە دوو کولێرەی ڕقیان پێیە لەسەر ئەو شۆستە و شەقامە دانیشتون یەک سەلک پیازیان پێیە پیازەکەیان لەت کردو بە نان و پیازەوە دەیخۆن و چۆن بەرەو ڕووی یەک پێ دەکەن و چۆن پارو بەدەمی یەکەوە دەکەن خۆزگە هەموو سەڵتەنەت و دەسەڵاتەکەم لەدەست بدایە دڵخۆشی ئەو ژن و پیاوەم هەبوویایە سوبحان الله سەیریکە ئەها سەیریکە دەڵێ نان و پیازێک دەخۆن جەم بەزۆنی هەر لە فەقیری داوابی وا دڵێ وەڵا ئەوە فەقیرەکان وان کاکە ئەو نان و پیازی خواردە دڵخۆش بۆ ڕێزی یەکتری گرتۆ تۆ نان و کەباب خۆیت خوا حیف نەشکری خوانەکەی ئەو لەسەر شۆستە دانیشتۆ ئەوە دڵی خۆش بۆ تۆ لەسەر قەنەفە و کورسی و مێزنام بخۆیت خوا حیف نێ دڵت خۆش نەبێ ئەو کوڕەکەی گیراوە و ئاوا ڕێزی یەکتری گرتۆ بەسەر یەکانەی بۆڵاندۆ تۆ کوڕەکە و کچەکە لە ماڵەکەتدایە حیف نییە شکرەی خوانەکەی و ڕێز لە یەکتر نەگری ئەوە گەورەترین سەرمایە لە دەوڵەمەندیدا ڕێزگرتنی ژن و مێرد خۆشترە خۆ لە هەژاریشدا مانع نییە لە هەژاریشدا دەتوانی بە نان و پیازەوە دڵخۆش بی لیەسکونە ئیلەیها حەوانەوە و دڵخۆشی پیاوێکی پیرەمێردی ئەم کوردستانە هەبوو ناوی حاجی تۆفیق بووە لە کتێبە ئەم بەسەراتم خوێندۆتەوە تەمەنی نزیکی 80 ساڵ بۆ کە عەمری خوای کردووە 6 ساڵ زیاتر یعنی لە دەوری 18 ساڵیدا ژنی هێناوە 6 ساڵ زیاتر دەڵێ لەگەڵ ژنەکەمان بەیەکەوە بووین جا بەڕێزان لێرەدا ئاماژە بە یەک شت بکەین ژیانی هاوسەری معنە ئەوە نییە کە من ئەم قسانە بۆ جەنابەت دەکەم ژنێک بڵێ وەڵاهی من لەگەڵ مێردەکەمان خۆشیم نەدیوە هەموو ڕۆژە دەمە بۆڵەمان بووە پیاوێک بڵێ من لەگەڵ ژنەکەمان زەحمەتە نە ئەزیزەکەم هیچ ژیانێک نییە بێدەمە بۆڵە بێ تۆ لەگەڵ ڕەفیقێک تا تووشی دەمە بۆڵە بێ ئەی ژنێک کە ساڵ 12 مانگ لەگەڵتایە کە پیاوێک ساڵ 12 مانگ لەگەڵتایە ماندووە ئەو لە ژوورێ ئەم لە دەرێ هەردووچیان لە دەرەوە لەبەر ئەوە هاها کێشتێکتان بینیوە بەبێ خوێ بخورێ ناخورێ ئەبێ خوێی تێداوێ بەڵام گرنگۆیە زۆر سوێر نەبێ بڕواتان بێت دەمە بۆڵەی نێوان خێزان شەڕی بینی ژن و مێرد و بۆڵە و پرتەیەک و لێک تووڕەبوون و عاجزی چەند سەعاتێک و ڕۆژێک وەکو ئەو خوێ کێشتەوایە دەبێ هەر هەبێ ماڵی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەمانە خاڵی نەبووە
بەڵام گرنگ ئەوەیە پیاوەکە ئینکار نەبێ کەت لەسەر بووی تووڕە بووی چوویتەوە تۆ دڵی ژنەکەت ئاشکەوە ژنەکەش کەللەیی نەبێ عینادی نەکە کە پیاوەکە بانگی کرد جوابی بداتەوە ئەمجا شەڕی ئاشتی دوای شەڕ هەر بۆ خۆی لەززەتێکی هەیە ژیانی ژن و مێردایەتی شەڕەکانی وەکو میکرۆبوان دەچنە جەستەوە بەڵام مەناعەت بەهێز دەکەن یعنی ژن و پیاوێک بڵێ 6 ساڵە قەت ڕۆژ دەمەبۆڵەیەکمان نەبووەڵە لێک و پڕا تەلاق دەدرێت بەڵام تۆ مەناعەت وەرگرتەوە ئەوەندە دەمەبۆڵە ڕووی داوە و تەحەمولی یەکترت کردووە تەحەمولی قورساییەکانی ژیانیش دەکەی ئینشەڵات بە تەلاق ژیانتان کۆتایی پێ نایە ئەبێ ئەو خوێ کێشتە هەر هەبێ بەڵام گرنگەوەی لێبوردەیی هەبێ ئەو پیاوە ئەو حاجی تۆفیقە دەڵێ نزیکی 6 ساڵ زیاتر لەگەڵ هاوسەرما بەیەکەوە بووین من پیاوێکی تووڕە و لەسەر بچووکترین شت خۆم پێڕانە دەژیرا و تووڕە دەبووم بەڵام کە تووڕە دەبووم ئەو بەیانی بە تووڕەیی دەڕۆیشمە دەرێ نیوەڕۆ داهاتمەوە خێزانم خۆی تووڕە نەدەکرد نانەکەی بۆ دادەنا دادەنیشتم یەکەم پار و بۆ دەمی بەرم دەمو خوایە گیان ئێستا من ئەم ژنە ئەوەتانە من بە تووڕەی بەجێمێشتووە نانی حازر کردووە ئێستا من نانەکە بە تەنیا بخۆم خۆم خەجاڵەتی بەردەمی تۆش و ماڵی خەزوریشم کەم کەم کچیان بە ئەمانەت داوەتە من بانگم دەکرد مینە وەرە خێزانەکەی ناوی حاجژ نەمینا بووە وەرە نانەکە بخۆین بەیەکەوە ئەیگوی دەیبینی تۆ شەڕمان نەبووە ئەی تۆ تووڕەیی نەڕۆیشتە دەرە کوردم بدادەوەرە ئاژ بووینەوە بەخوا نانەکەم بەبێت تۆ پێ ناخورێ ئەویش دەهان نانەکەمان بەیەکەوە دەخوازایە بۆ ئێوارە دیسان شەڕمان دەبووەوە شەو دەموو بۆ خوا لەو سەرجەگای ناخۆم تا تۆ نەی دیسان گوڕێ بایمە شەڕمان بوو ئەی تۆ عاجز نەبووی دیسانەوە ئاش دەبووینەوە ئەم ژیانە دەڵێ ئاوا نەبوو ڕۆژێک کە شەڕمان نەبێ بەڵام ئیلا بەیەکەوە نانەکە نەخۆینەوە دیسان بەیەکەوە پێ نەکەنینەوە دەکرێ بەڕێزەکەم جاری وا تەبیعەتی ئینسانی وا هەیە توندە زۆر هەڵدەچێت زۆر تووڕەیە بەڵام گرنگی بەرامبەرەکەشی لێبوور دەبێ بە قسەیەک ئاش بێتەوە شتەکان گەورەتر نەکا ئەو حاجی تۆفیقە دوای ئەو هەموو ساڵە دەمرێ دوای تەمەنی نزیکی 80 ساڵی دەمرێ لە تەعزیەکە خێزانەکەی پیرێژنێکی بەهێز و بە قووەت دەبێ و هێشتا گوڕ و تینی ماوە نە نەخۆشە نە زەختێتی نە شەکرەیەتی نە هیچێتی لە تەعزیەکەیە کە حاجی بە خاک دەستپێردرێ ئەڵێ خەڵکی نەتخوا دوعایەک دەکەم ژنان یەک ئامینی بۆ بکەن یا ڕەبی خوایە حاجی لەم شەو زیاتر بەتەنیا لە قەبران نەبی سبحان الله یەکسەر بۆ شەو جەڵە لێدا و لە کلوپڕا دەمرێ بانی لە تەنیش قەبرەکەیەوە دەینێژن سەیری ئەم ڕێز و خۆشەویستیە ئەم بەیەکەوە ژیانە چەند جوانە ئینسان لە 80 ساڵیدا ئاوا عشق و خۆشەویستی بۆ یەکتر هەبێ میلەتی ئێمە پڕیەتی لەم دەقانە لە کۆتایی وتارەکەماندا دوو پەیام ئاراستە دەکەم پەیامی یەکەم ئەی ئەو کەسێکەوە هاوسەرەکەت بەتەمەنە جارجار خۆشەویستیەکەتان تازە بکەنەوە بۆ نمونە دیارێک بۆ یەکتر بکڕن بەیادی جاران بڕۆنە پارکێک حەدیقەیەک دابنیشن ئێمە زۆربەی جا من دیقەتم داوە لە تەلەڤیزۆنە لە واقعی خۆمدا کەم وایە ژن و پیاوێکی پیر ببینم بۆ خۆیان لە پارکێکا دابنیشن دوو قسەی خۆشکەنەوەی دەیبینم بە زۆری گەنجە لەوانەیە زۆری خۆم ناڵم لەم لەواشی نامەحرەمیشی تێدا بێ بەڵام زۆری گەنجەکانن دەبێت پیرەکانیش ئەم کارە دارشکە دروست بکەنەوە هەر لە کتێبایەکی ئەو کتێبی من نابەرژگی دووەمدا دەڵێ کابرایەک پیر بوو بەژنەکەی وتی وەرە با ئەمڕۆ یادی گەنجیمان بکەینەوە وتی چۆن وتی هەها لە بیر تا نزیکی 40 ساڵ لەمەوبەر ڕۆژە من بە تۆم وت وەرە لە فڵان شوێنە چاوم پێت بکەوێ بەتەما بووم بتخوازم تۆ بە دزی باوکتەوە ناڕەحەت بووی دوای خۆت دزێ و هاتی و من لەوێ بینی و هاوسەرگیریشمان بە حەڵاڵی دروست کرد وەرە بایادی ئەو کاتە بکەینەوە ژنەکە کوتی کوڕە چۆن کوتی دەکرێت وەرە با خۆمان گەنج بکەینەوە گەنجەتی بەدڵە نەک بەتەمەن ئەڵێ وەڵا کابرا ڕۆی کردی دەچمەوە هەمان شوێن وا چاوەڕێت دەکەم دەوری سەعاتێک دوای تۆش وەرە وەڵا چوو دانیش سەعاتێکی پێچوو 2 سەعاتی پێچوو ژنە هەر نەهات کە ڕۆیشتەوە سەرێکا ژنە لە ماڵەوە دەگیری وەکتی ئافرەدەوە بۆ دەگیری وەڵاویش خۆی گەنج کرد وەکتی وەڵی لە ترسی باوکم هەرچەند دەکەم باوکم ناڕاتە دەرەوە لە ترسان ناوێرم بێمە دەرەوە بەڵام باوکم 30 ساڵە مردووە وتی تۆ نەگە خۆمان گەنج بکەینەوە خوا من خۆم واقعی وا لێوە زان باوکم لەبەر دەرگایەوە کچە 18 ساڵەکەم و ناوێرم بێمە دەرەوە دەکرێت بەڕێزان جاری وایە ئەو بیرەوەریانە نوێ بکرێنەوە تۆ دەچێتەوە تەمەنێکی گەنجێتی خۆشەویستیەکان ئاسایی دەبنەوە پەیامی دووەم جاری وایە هاوسەرێک چەند باشە هاوسەرەکە باش نابێ مانای وەنێ لێک جا ببنەوە بە قسەی نەرم بە ڕەفتاری خۆش بە ڕەفتاری جوان دڵە نەرم ڕقەکانیش نەرم دەبن ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ بالبر یستعبد الحر ئینسانی ئازاد ئێستا جەنا هەمومان کە خوا ئازادی پێبەخشیوین قەت قبوڵ دەکەی ببی بە کۆیلەی کەسێک نەخێر بەڵام دەڵێت چاکە لەگەڵکردن ڕێزگرتن زمان شیرینی بەخشندەیی وا لێ دەکا ئینسانی حر و ئازادت بۆ دەکا بە بەندە وەک بەندەی خۆت بەکاری دێنی هەرچەند هاوسەرەکەت خراپ بێت جا هیچ فەرقی نییە ژن بۆ پیا و بۆ ژن تۆ قسە نەرم بێت تۆ قسەت خۆش بێت تۆ ڕەفتارت جوان بێت تۆ شیرین کردار بە تۆ لێبوردە بە تۆ گەورە بە تۆ بەخشندە بە چاکە هەر دەیهێنی
بەسەراتێکی زۆر شیرین هەیە لە وڵاتی ئەڵمانیا ڕوویداوە ساڵێک هاوسەرگیری دەکەن حەسرەتی ئەویان دەبێت کە منداڵیان نییە یا ڕەبی خوا منداڵ بەوانە ببەخشی کەوا ئەو حەسرەتیان لە دڵایە ئەوانش ناومێد نەبن کە مناڵیان نیە ئینشاءڵڵا بەو حەسرەتەوە سەرنانێنەوە خوا دەرگای ڕەحمەتیان لێ دەکاتەوە ئەم ژن و پیاوە زۆر ئالوودەی منداڵ دەبن بەتایبەت ژن پیاو هێشتا هەموو پیاوێکیش ئاواتی وەیە باوک بێ بەڵام ژن سۆز و عاتیفەکەی لە ڕادە بەدەرە هەمیشە حەز دەکات دایک بێ ئەو پیاوانی کە ژنەکەت منداڵی نییە و ناڕەحەتت دەکا ناڕەحەت مەبە مەڵێ بۆم منیش حەز دەکەم تۆ هێشتا بەقەدەر ئەو حەز ناکەی هێشتا پیاو بەقەدەر ئافرەت حەز ناکا دایک بێ ئەوە سۆزەکە وا لە دڵی دایکاوانە بۆیان منداڵ بە دایک بەخێو نەدەکرا ئەم ژن و پیاوە بەم خەم و مەراقێکەوە هەر ڕۆژە دەچنە شوێنێک بۆەوەی خەمی لەبیربوونەوەی منداڵ نەبوونیان دەرکەن ئەچنە شوێنێک و پەنا شاخێک کاتێکی بەهار و سەیرانگایەک لە پەنا شاخێکە دوور دەکەونەوە زۆر دەڕۆن لە ناو دارستانێکە ئەبینن بەچکە پڵنگێک تازە لە دایک بووە سبحان الله ئەم ئافرەتە لە حتا بەچکەی ئاژەڵەکانیشی خۆش دەوێت ڕندەکانیش بەس لە باوەشی بگرێ بەچکە پڵنگێک تازە لە دایک بوو هێستا دانی نەڕواوە ئەڕوا پەلاماریەدا پیاوەکەی هاواری لێ دەکات نەکەی بەخوا ئەوە دایکەکەی چاوەڕێیدا چاوەڕێری دەکات ئێستا دەگەڕێتەوە پەلامارمان دەدە و دەمان خوا ڕاکە با بڕۆین ناو سیارەکە و دوورکەوینەوە لێرە بەچکە پڵنگی لێبە پڵنگەکەشی لێرە دایکەکە لێرەیە ئەڵە بەخواوەی چەند بەچکەیەکی جوانە لە خۆشەویستی بووە منداڵ ئەو بەچکە پڵنگە لە باوەش دەگرێ بەچکە پڵنگەکە لە باوەش دەگرێ و ڕادەکاو خۆی دەخاتە سیارەکە وڵە پیاوەکە وەختی ئەوە نییە بەسلف لێدە و با بڕۆین پیاوەکە ناچار دەبێت ئێستا پڵنگەکە دێ بەخوا بە لە ناو سیارەکە شاوازمان لێ نایەنێ ڕادەکەنەوە بۆ ماڵەوە بە مەمکە شیر وەکو مەلۆتکەی ساوە ئەو ژنە لە خۆشەویستی ئەم بەچکەیە بەخێوی دەکات پڵنگ گەورە دەبێت ئەبێتە پڵنگێکی گەورە هەر وەکو مناڵ لە باوەشی ئەم ژن و پیاوەیە دەخەوێت ئەویش چونکە سۆز و عاتیفەیان داوەتێ هەستێکی وای کردووە کە ئەمانە دایک و باوکنی گەورە دەبێ و پیاوەکە عمری خوا دەکات ژنەکە ناچار بە سەفەرێک وڵاتێکی ئەوروپی تر دەبێت بۆ ئەوەی کەوام ئەم بەس شێرە خۆ ناکرێت ئەم پڵنگە لە ناو مەتارە لە تایارە سواریکەی ناکرێت ئەڕواتە باخچەیەکی ئاژەڵان بڕێ پارە دەخەوێنێ لە جیاتی خزمەت و شوێن و دابینکردنی هەموو شتێکی ئەم پڵنگە تا شەژمانگەکە تاوا دەبێت لە دەورەیەک دەگەڕێتەوە بەڵێ ئەویش بە حرمەتەوە لێ وەردەگرن و بلیتێکی دەدەنێ ئەمە ژووری ژمارە ئەوەندە کلیلەکەی بەخۆتە هەر وەختێکە هاتی تەوانێت بلیت و پارە نادەیت تۆ پارە و هەموو شتێک خزمەت گوزاریەکەت داوە ئەچی بۆ لای پڵنگەکەت وەری دەگریەوە شەژمانگ تەواو دەبێ و شنە دەگەڕێتەوە زۆر بە ماسکردن و عشق و شەیداییەوە خۆ حافیزی لە پڵنگەکە دەکات وەکو ئەولادێکی خۆی بەجێ بێڵێ بەڵێ کاتێک کە دەگەڕێتەوە لە خۆشەویستیە هیچی لەبیر نییە لە دنیادا ئەم پڵنگەی هەیە کە وەک مناڵ بەخێوی کردووە لەو کۆرپەیەوە لەگەڵ یا بووە خێرا کلیلی ژووری ئاژەڵەکان دەکاتەوە ئەڕواتە ژوورەوە ئەڵە خۆشەویستەکەم هاتمەوە ئای مەراقی تۆم بوو بە قوربانە بم باوەش بە پڵنگەکە دەکات لە دوورەوە کابرای هەرەسی باخچەی ئاژەڵان هاوا دەکات ئامان نەکەی ڕاکە دەرەوە ئامان نەکەی بەڵام ئامان نەکەی چی پڵنگەش باوەش پیا دەکات ئەڵە چی بکەم دەڵێ ئەو پڵنگەکەی تۆ نییە پڵنگەکەی تۆ لە دوای مردنی تۆ سوێی بۆ مرد هیچی نەخوارد لە تاوانە مرد ئەوە پڵنگێکی ترە لەو ژوورە ئێستا هەلات دەکات بەڵام بە پێچەوانەی چاوەڕوان نەکردنی هەمووانەوە پڵنگەکەش کە ئەم ئافرەتە ئاوا بە قوربانی دەبێ و فرمێسکی بۆ دەڕێژێ و باوەشی پیا دەکات پڵنگەکەش هۆن هۆش فرمێسکی بەسەرا دەڕێژێ و باوەش پیا دەکات نایخوا و نایخنچێنێ ئەو پڵنگە خۆەوە خەفرەتە خزمەتی نەکردووە بەڵام یەکەم جارە ببینێ کەسێک ئاوا بە سۆزە لەگەڵیا خۆ لە زمانی حاڵی نابێ بەڵام لە چاوەکانیدا لە ڕوویدا لە سۆز و حەنان و نەبەڕاتی سەوتیدا دەزانێ ئەم ئافرەتە نەهاتوە ئازاری بدا هاتۆ خۆشەویستی بۆ دەرببڕێ ئەو پڵنگە دڕندە باوەشی پێدا کرد و ئامێزی پێدا کرد و نەیخنکاند و هیچی لێ نەکرد تۆ بڵێ هاوسەرەکەی تۆ لە پڵنگ دڕندەتر بێ باوەڕ ناکەم مەگەر نەخۆش بێ ئەینە ئەویش نرم دەبێ لەبەرەوە ناومێد مەبە لە چارەسەرەکان خۆشەویستیەکان زیندوو بکەنەوە داواکەرم لە خۆی پەروەردگار بە ڕەحمەت و میهرەبانی خۆی ئینشاءڵڵا بەختەوەری دنیا و قیامەتمان کە خوای پەروەردگار لە خۆشیەکانی ژیان هەموویمان پێ ببەخشە لە ناڕەحەتیەکانی ژیان لە هەمووی بەدوورمان کە دنیامان بە هەشتۆلکەیەک بێ پێش بەهەشتی قیامەت دنیامان خۆشگوزەرانی و ئاوەدانی و دڵفەڕەحی و شادمانی و هەرزانی و ڕزقی زۆر بێ قیامەتمان بەهەشتی بەرین بێ یا ئەرحەم الراحمین ئەو هاوسەرانی بەختەوەرن زیاتر بەختەوەریان کەی ئەوانەی کێشە و گرفتیان هەیە ئیسلاحی حاڵیان بکەی بە تەحەمولیان کەی لەگەڵ یەکتریدا یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی کێشە خێزانیەکانمان حەل کەی خوای گەورە ئەو کەسانی منداڵی نییە منداڵی ساڵحیان پێ عەتاکەی ئەوەی منداڵمان هەیە خوای بۆمان ساڵح کەی تەمەنیان پڕ بەرەکەت کەی ئەهلی عیلم و حلمیان کەی لە بەڵاو مصیبەت لە هەر شوێنێکی ئەم دنیایان خوای ڕۆڵەکانمان پارێزراو کەی
خوای ڕۆڵەکانی ئەم مسلمانانە ئەهلی دەستنوێژ و ئەهلی ئیسلام ئەوانەی کەوا پێشمەرگەن ئاسایشن پۆلیسن خزمەت بە ئەمن و ئەمانی ئەم کوردستانە دەکەن خوای ڕەحم بەدڵی دایک و باوک و ماڵ و منداڵیان بکەی ساغ و سەلامەت و پارێزراویان کەی کوردستانمان پارێزراوکەی لە دەستی هەموو ناحەزان و ناکەسان و دوژمنانی کورد و قین لە دڵانێکی مێژووی بەرامبەرمان خوای بە دوورمان کەی ماڵی کەس داگیر ناکەین و خوای کەس وڵاتمان داگیر نەکا حەقی کەس ناخۆین و خوای کەس حەقمان نەخوا خوای پەروەردگار لە ناو خۆماندا تەبامان کەی دڵشاد و خۆشەویستمان کەی ئەوانەی کە نەخۆشن یا شافی یا ئەڵڵا بە شیفای خۆت شیفایان بدەیت ئەوانەی دڵبەخەمن خوای دڵخۆشیان کەی ئەوانەی نەخۆشی نەفسی و دەرونیان هەیە بە زەید پێیان دابێتەوە خوای جارێکی دڵخۆشیان بۆ بجێڕیتەوە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان کەی و عاقبەتمان خێر کەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین